یەکەم پرسیارم وتارێکی مامۆستا محەممەد مەلافایەق شارەزووری باسی پاداشتی نوێژی کۆمەڵەکە نوێژی جەماعەت هەڵێ ئەگە لە ماڵەوە دەستنوێژ بگریت چی بۆ مزگەوت وەکو وایە مەقسەدەن پاداشتی حەجێکێ بۆ نووسرێ ئەوە ڕوونکردنەوەی پێغەمبەریە ئەوەی کە باست کرد مامۆسای بەڕێز طبعا ئەم فرمودەی باس کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیە من خرج من بيته متطهرا إلى صلاة مكتوبة هر مسلمانك لما لكي خوي درشيت بدزنيجوا بتشي بو مزقود باشا بو مزقود بتشيت بو نيوجيكي فرس فأجره بعداشتي أمكستشيا كأجر الحاج المحرم وكو بعداشتي حاجيك كبجلي إحرام ويولكيوي عرف وسطاوة ومن خرج إلى تسبيح الضحى هر کەسێکیش لە ماڵەوە بڕوا بۆ مزگەوت بە مناسبەی نوێژی چێشتەنگاوە بڕوات یعنی لا ينصبه إلا إياه یعنی بەس نیەتی ئەوە بێ بچێ بۆ مزگەوت نوێژی چێشتەنگاو بکات فەرمووی فأجره كأجر المعتمر پاداشتی ئەم کەسە وەک پاداشتی کەسێک وایە بڕوا عومرە بکات فەرمووی وصلاة على أثر صلاة لا لغو بينهما كتاب في عليين کەواتە ئەم فەرمودەی باس کردو مامۆسای بەڕێز هەر کەسێک لە ماڵەکەی خۆی دەستنوێژێ بگرێ بڕوا بۆ مزگەوت بۆ نوێژی جەماعەت بچێت وەک ئەوە وایە ئەم کەسە ئیحرامی لەبەرا بێ و لە کێوی عەرەفەیە وەستا بێت بەجلی ئیحرامەوە کاتی حاجی کە ئەگەڕێتەوە یەک گوناهی پێوە نەماوە وەکو مناڵێکی ساوای لێ هاتووە و کەسێکیش بچێ بۆ مزگەوت بە نیەتی نوێژی چێشتەنگاو وەک ئەوە وایە سەردانێکی بەیتی کردبێ و تەوافی کردبێ و عومرەی کردبێت ئەجری ئەو کەسەی هەیە بۆیە فەرمودەکەش ئەبوو ئومامی باهیلی گێڕاوێتەوە خلاصەی حکمی محەدیثەکەش چییە حەسەنە کەواتە فەرمودەکە صحیحە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردو